يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە ڕۆژگارێکدا دەژین کە بەداخەوە بەڵاو کارەساتە نەخوازرا و دڵتەزێنەکان زۆر بوون، بەتایبەت لەم سەردەمەدا بەهۆی دەستگاکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیاکانەوە هەر ناوبەناو ئینسان خەم و خەفەتێکی توش دەبێ و دڵی تووشی ئازارێک دەبێ بە توشبوونی برا و خوشکەکانی لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن، بەوەی کە ڕووداوێکی دڵتەزێن و نەخوازرا و ڕووی کردوتە مرۆڤایەتی، ڕووی کردوتە ماڵێک، ڕووی کردوتە کەس و کەسانێک. بەهۆی ئەوەی کەوا مرۆڤایەتی ئەمڕۆ زۆر بووە، کارەساتە دڵتەزێن و کارەساتبارەکان لە درێژایی مێژووی مرۆڤدا هەر هەبوون، بەڵام ئەمڕۆ کە زیاتر بوون هی زۆری مرۆڤەکانە، هی ئەوەیە کە شارەکان جەنجاڵ بوون، پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی هەر یەکێک لە ئێمە ئەوەندە زۆر بوون لە ڕێگەی یەکیانەوە تووشی ناڕەحەتیەک دەبی، ئەبێ بەدووی هەمووشیاندا ڕاکەی و دابینیان بکەی. چوونە دەرەوەکانمان زۆر بوون، جاران کەسێک لە گوندێکە ساڵی ئەگەر جارێک دوو جار شاری ببینایە، تۆ ڕۆژانە پێویستیت بەوەیە بڕۆیتە دەر و لە بازاڕ و لە شوێنە گشتیەکان دابی. هەموو ئەوانە بەریەککەوتن دروست دەکا، لە ئەنجامی ئەوەشدا کارەساتی نەخوازرا و دروست دەبێ. چی بکەین بۆ ئەوەی بە سەلامەتی بژین بەویستی خوا؟ چی بکەین بەچی لە بەڵاو کارەسات پارێزراو دەبین؟ ئەمە وتاری ئەمڕۆمانە پشتیوان بەخوای پەروەردگار چۆن لە بەڵاو کارەساتی دڵتەزێن پارێزراو دەبین. خاڵی یەکەم عەقیدەی پاک، ئەو عەقیدەی کەوە لە ڕێی ئیسلامەتی و دینداریەکەتەوە فێری ئەوە ببی کە ئینسان وەکو خودی خۆی بە توانا و هێزی خۆی، بە زانستی خۆی، بە ماڵی خۆی، بە کەسوکار و عەشرەت و قەومی خۆی، بە هێز و لایەنی پشت و پەنای خۆی دڵنیا بێ لەوەی هیچی بۆ خۆی پێناکرێ وەکو لاشەی خۆی. وەرە لە ڕووی زانستیەوە باشە هەر زۆر بەمان زۆری لێ نازانین، ئینسان سەری سۆڕ دەمێنێ ئەم لاشەیە یەک چرکە بینە نەدەستی خۆت پێ بەڕێوە دەچێ، بەس هەناسە هەڵمژینمان کە دەچێتە سیەکانمانەوە، ئەو هەموو کاریگەریانەی دواتر چۆن لەگەڵ خوێنە تێکەڵاو دەبێت، چۆن دووەم ئۆکسیدی کاربۆن فڕە دەدەیتە دەرەوە بەبێ ئەوەی بیرت لێ کرد بێتەوە. ئەمە خۆتی ئەو هەناسەیە بەو شێوەیە دێنی و دەبەی هەر ئەو پاروەنانەی کە دەیخەیتە دەمتەوە تا پاشەڕۆکی فڕێ دەدەی و مادە سوود بەخشەکانی دەچنە خوێنتەوە، وزە و تاقە و هێز بەلەشت دەبەخشن، هەر ئاگات لێ نییە چ عەجایباتێکە، هەمووی موعجیزەیە، بەس زانایانی بواری پزیشکی ئەویش کەمێکی هێشتا لێ حاڵی بوون. بەس سەیری دڵۆپێک خوێن بکە، سەیری کلیە و گورچیلەکانت بکە، سەیری جگەرت بکە، چ جیهانێکی سەرسوڕهێنەرە. وەڵڵاهی ئینسان ئەگەر سەیری لەشی خۆی بکە و ئیمان نەهێنێ بە ئەڵڵاه، شایەنی ئەو ئایەتەیە ئین الله لا یغفر ئەن یشرەک به، بەڕاستی خوا خۆی جوانی فەرمووە و بڕیاری حەق و عەدلە نابێت لە مشریک خۆش بێ. بۆ چونکە مشریک عەقڵی نەماوە. هەر کەسێک دل لە ڕووی جەنابتان و خوا لەوانە بمان پارێزێ ئەوەندە کەودەن بێ، ئەوەندە کەم عەقڵ بێ، بڕوای وا بێ ئەم لاشەی مرۆڤە خۆی ئاوا دروست دەکا و دەپارێزێ و دەیهێنێ و دەیبا، ئەوە مولحیدە، یان نەعوذ بالله بڕوای وا بێ لەگەڵ خوادا یەکێکی تر دەسەڵات و هێزی هەیە، ئەوە بەس بۆ جەهەنەم باشە، ئەوە نابێ بچێتە بەهەشتەوە چونکە عەقڵی نییە، هەر هیچی نییە، ئەوە بەس پاژماوەیەکی پیسە لە جەهەنەما بسووتێندرێ. بۆیە کە دەڵێی لا ئیلاهە ئیلا الله
لەوێدا دەڵی خوای گیان بڕوام وایە تەنها ئەو پەروەردگاری ناوی ئەڵڵایە ئەم لاشەیەم بۆ دەپارێزێ بەخوا یەک شت بەخۆم ناپارێزرێ بواری دەروونم وەڵڵاهی بەڕێزەکانم هەرچی هێزی دنیا هەیە هی تۆ بێ هەرچی عیلمە بیزانی شادەکانت باڵا بێ چی سەروەت و سامانی دەوڵەمەندانە لەبەر دەستا بێ ئەو خوایە ئەو دڵت خۆش نەکا هیچ هێزێک نییە دڵت خۆشکە لە نەخۆشیە دەرونیەکان بتپارێزێ پاشان ماڵ و منداڵەکەت ئەو ماڵ و منداڵەی تۆ چەندە لەگەڵ پەروەردەکردنیاندا خەریک بی لە هاوسەری ژیانت بەنسبەت ژن و پیاوەوە لە منداڵەکانت کە بەرهەمی دڵتن و تەمەنتن بەخوا بەخۆت ناپارێزرێن چەندە دەتوانی هەوڵ دەدەی وەکو پێویست نایەنەوە بۆیە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات کە ڕۆیشتی بۆ سەفەر بڵێ خوایە خۆم تەسلیم بە تۆ کرد خوایە ماڵ و منداڵەکەم سپارد بە تۆ یعنی بەخوا هیچم بۆ خۆم پێ ناکرێ خوایە سپارد من بە تۆ سپاردە زایە ناکەی ماڵ و سەرۆت و سامانەکەت ئێوارە دوکان و مەحەلەکەت داخستۆ سەیرێکی بەیانی چەندت بینی کە بوونە خۆڵەمێش خۆ حەرەسیشی هەبوو بە حیساب جیهازی ئاگرکوژێنەوەشی هەبوو نەتوانی بیپارێزی خانووەکەت هەر چەندی بەهێز بێ ئەگەر خوای گەورە نەتپارێزێ بەرگەی بوومە لەرزەیەک ناگرێ کەسابەتەکەت چەند کەسە بوو لەو وڵاتانی دەوروبەرمان بێکار و کەسابەت بوون و زۆریش دەوڵەمەند بوون تۆ ئەمینی بە خۆت کار و کەسابەتی ئەمڕۆت بۆ دەپارێزرێ وەزعت باشە و ئیشت باشە خۆت دەتوانی بیپارێزی نە بەخوا بۆیە عەقیدەی پاک پێت دەڵێ هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵاه خوایە خۆت فریام کەوی کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیسەدا کە ئیمامی حاکم ڕیوایەتی کردووە بە فاتیمەی کچی دەفەرمێ بە فاتیمەی خۆشەویستی کە دەیفەرموو فاتیمە پارچەیەکە لە من فەرمووی کچە شیرینەکەم چی لەدەست دەچێ ئەگەر ئەم سێ چوار کەلیمەیە فێر بی ئەزانن چەند ئاسانە ئەو هەموو شتەمان لەبەرە تخوا حەیف نییە ئەم حەدیسە لەبەر نەبێ فەرمووی کچە شیرینەکەم زۆر قازانجە بۆت بەڕاستی خوا دەتپارێزێ لە بەڵاو کارەسات ئەگەر بەیانیان و ئێواران بڵێ یا حەی و یا قەیوم برحمتك أستغيث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين يقدو ديارك لبريكا عزيزكم دوات الله تاركا جوي لبقرا وبين وسو لبريكا همو بانيان وإواران بيخوانا شيء لبيغمبر صلى الله عليه وسلم دل صوسترتا بخوا هيچ کس چه لفاطمه خۆشەویستتر بووە هیچ کەس جاوە ئامۆژگاری ئەو پێغەمبەرە خۆشەویستەیە بۆ خۆشەویستترین کەسی خۆی کە فاتیمەیە لە ڕێی ئەویشەوە بۆ تاکتاکی ئومەتەکەی فەرمووی بڵێ یا حەی ئەی ئەو خوای کە هەر خۆت زیندووی بەس تۆ زیندوو دەمێنیتەوە هەمومان دەمرین ئەوەی تۆ پشتی پێدەبەستی وەک تۆ دەمرێ بەس ئەڵڵایە کە حەیە کە قەت نامرێ یا قەیوم ئەی ئەو پەروەردگارەی کە هەمیشە پایەداری کە هەرگیز هێز و دەسەڵات لە ناو ناچێ بڕەحمەتیکە ئەستەغیث خوای جان داوای کۆمەک و هاوکاری و ڕەحمەتی تۆ دەکەم بۆچی ئەصلح لی شەئنی کولە بۆ ئەوەی هەموو کاروبارەکانم خوایە خۆت بۆم ڕێک بخەی خوایە لەشی خۆم سپارد بە تۆ یا ڕەبی خوایە دڵ و دەروون و نەفسی خۆم سپارد بە تۆ خوایە ئەم ماڵ و منداڵم سپارد بە تۆ خوایە ئەم خان و ماڵم سپارد بە تۆ ئەم دوکان و بازاڕ و شەریکەیم سپارد بە تۆ یا ئەڵڵاه کار و کەسابەت و سەروەت و سامانم سپارد بە تۆ خوایە پشت و پەنام بەس تۆی ولا تكلني إلى نفسي طرفة عين خوایە بۆ یەک چاوتروکان نەمدەیتە نەفسی خۆم یەک چاوتروکان هەر ئەوەنەی چاوت دەتروکێ خوایە نەمدەیتە دەستی خۆمەوە بەو خوا بەڕێزان ئەو فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم حەقیقەتی ڕاستەقینەی ژیانە بۆ یەک چاوتروکان هیچمان خۆمان پێ ناپارێزرێ بۆ یەک چاوتروکان بەس بیسپێرە بە خوایە بەس خۆت یا ئەڵڵا تەنها خۆت خوایە نەمکەی بەوانەی کە دەڵێم ئەنا من وا دەکەم من وا بووم خوایە لە ئەنا بمپارێزی یا ئەڵڵا خوایە من هیچ نیم یەک چاوتروکان خۆم پێ ناپارێزرێ ماڵ و خێزان و سەروەت و سامان و کار و کەسابەتی خۆم پێ ناپارێزێ خوایە بمپارێزە خۆت بمپارێزە خوایە بمپارێزە لەوەی مولحید بم بڕوام وابێ کە تۆ نی خوایە بمپارێزە لەوەی مشریک بم یەقینم وابێ و لە دڵا بڕوام وابێ لەگەڵ دەسەڵاتی ذاتی ئەڵڵادا شتێش کە دەسەڵاتی هەیە بەسەر ژیانمدا بەسەر ماڵمدا بەسەر منداڵمدا بەسەر کار و کەسابەتمدا خوایە لەوانە بمپارێزە یەک چاوتروکان لە تۆ غافڵ نەبم
جا تۆ بەڕێزەکەم وەرە بەم عەقیدەیەوە بژی بەو خوایە بژمری لە قازانجای تووشی هەرچی بی لە قازانجای چونکە خوا بەهەشتی هەیە پاداشتی هەیە لە سزای گۆڕ و دۆزەق دەتپارێزێ کەواتە تۆ بەم عەقیدە پاکە لە بەڵام موسیبەت پارێزراوی هەموو بەیانیان و ئێواران ئەو دوعای کە عەرزم کردن بیخوێنن لەبەری کەن فێری ماڵ و منداڵتانی کەن دووەمیان بە جوانی حاڵی بوون لە دین جوان حاڵی بی لە دینی خوا هەر گۆشەیەکی مەگرە گۆشەیەشکەی بە دین نەزانی و ئیهمالی کەی هەموو دینی ئیسلام وەکو یەک وەرگرە فەرمانەکانی ئیسلام دوو بەشن خوا دەفەرمێ بیکە یان وازی لێبێن و نزیکی مەبەوە مەیکە لەوانەدا کە خوا دەفەرمێت جێبەجێ بکە ڕۆژوی ڕەمەزان یا ئەیها الذین آمنوا کتب عەلەیکم الصیام بۆ ئیماندارە لەگەڵ تۆیەتی بە ڕۆژووی لە مانجی ڕەمەزانە خوا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم حتى آخر آياتك تۆ ئیماندار دەگرێتەوە هەر وەختێ ویستت هەستای بۆ نوێش ئەی ئیماندار مەچۆ سەر بەرماڵ مەچۆ مزگەوت حتا دەستنوێژێکی پاک و پخت دەگری کە لە ئاەتەکەدا باس کراوە ئاوا دەستنوێژ بگرە تۆ لەمانەدا موسڵمانێکی زۆر باشی حەمد و سەنا بۆ خوا دەستخۆشی لێ دەکرێ بە حەزەری خوا بکەم تۆ بڵێ مامۆستا دڵۆ پێگاو لە ڕەمەزانە پەڕیەوەتە قورگم تۆزە تفم قوداوە دەست ڕۆژۆکەم نەشکابێ گەنجە و ناوێرێ نزیکی خێزانی بێتەوە نەوەکو تووشی کارەساتێک بوو ڕۆژۆکەم بەتاڵ بێتەوە و تووشی ئەوە بم کە ڕۆژۆکانی ڕەمەزانم بەتاڵ بێتەوە لە حەڵاڵەکەش خۆ دەپارێزی ماڵی خۆتە نایخۆی ئاوی خۆتە و پاکە خاوێنە نایخۆی لەبەر ئەمری خوا لە دەستنوێژەکەدا ئەوەندە بە حەزەری تۆی کوردی موسڵمانی شافعی مەذهب بە حاڵسەری پەنجەت بەرخێزانت کەوتە بە بێمە بەستیش دەستنوێژەکەت دەشۆیتەوە وڵی دەستنوێژەکەم شکاوە حەزەرت زۆرە دەبێ واژبی بەڵام سیر دەکەی هەر ئەو خوایە لەو قورئانەدا ڕێک بە ئاەت یا ئەیها الذین آمنوا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا خذوا حذرکم ئەی ئیمانداران بە حەزەر بن وریای خۆتان بن ساویلکە مەبن کەمتەرخە مەبن لە کاروباری ژنیانتاندا دایمە بە ئاگا بن لەگەڵ ئەو شتانی کە لە دەوروبەرتاندان جمعەی ڕابردوو لەسەر خذوا حذرکم عەرزی جەنابتانم کرد هەندەشتم ڕوون کردەوە دەی وەکو دەستنوێژەکە وەکو ڕۆژوەکە خوا دەفەرمێ ئیماندار بە حەزەر بە وریا بە ئاگادار بە خوا دەفەرمێ شریک لا تشریکوا بالله شیئا هیچ شتێ نەکەی بە هاوبەشی خوا دەفەرمێ قەتڵ مەکە لا تەقرەبوا الزینا نزیکی زینا نەبیتەوە لا یەغتەب غەیبەتی یەکتر مەکەن لە پاش لە باسی مەکەن لا تەجەسەسوا بە شوێن عەیب و عاری یەکترا مەگەڕێن جاسوسی بەسەر یەکەوە مەکەن چاو مەبڕنە ماڵی یەکتر چاڵ بۆ یەکتر هەڵمەکەنن کۆمێنتی ناشرین بۆ یەک مەنووسن لا يسخر قوم من قوم با کەس گاڵتە بە کەسێکی تر نەکە ئەمە هەمووی ئەمری خوایە نەکەی نزیکی مەبەوە هەر ئەو خوایەش لەو قورئانەدا پێمان دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئاگادار بن بە دەستی خۆتان بە هیلاک مەدەن ئەم ئاەتە لەباری بەخشین و جیهادەوە هاتۆتە خوارەوە ئاەتی 195 سوورەتی ئەلبەقەرەی پیرۆزە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئەوە خەمیدا ئەو موشەی خوا لە گوێ تا بزرینگێتەوە بە دەستی خۆت کارێک نەکەی کە خۆت بکەیتە هیلاکەت و لە ناوبردنەوە جا با بزانین مفەسیرون و توێژەرانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش چیان بە ئێمە و تۆ ئەم ئاەتەیان چۆنشی کردوێتەوە ئەوەی عەرزتان دەکەم هەموو قسەی ئەو مفەسیرانەی قورئانە کە لەم هەفتەیەدا خوێندوومەتەوە شێخی شەعراوی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئەشعراویدا لە مجەلەدی 2 لە لاپەڕەی 108 دەفەرمێ خوای گەورە فەرموویەتی هەر میلەتێک هەر گەلێکی مسڵمان خۆی ئامادە نەکات بۆ جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا میلەتانی دەوروبەری ڕاوی دەکەن و لە ناوی دەبن کەواتە تۆ بەدەستی خۆت لە ناو برد دەفەرمێ هەر میلەتێکی مسڵمان ئامادەی جیهاد و جەنگی دژی کافران ڕاگەیاند بەڵام بەبێ خۆ ئامادەکردن تۆ بە شمشێر بووی ئەو چەکینەوەوی هەبوو ئەو خۆ بە هیلاکدانە بەدەستی خۆت خستە جەنگێکی دۆڕاوەوە نابێ مسڵمان واساویلکە بێ ئەبێ ئەگەر ئامادەکاری تێدا بوو بەقەدەر ئەندازەی دوژمنەکەت هێزت هەبێ دكتور عبد الباقي يوسف مامۆستا عبد الباقي يوسف التحليل الروائي للقرآن الكريم لمجلد يقلا بري 512 دا دەفەرمێ ئەم ئاەتە پێمان دەڵێ هەر وەکو مافی ئەوەت نییە کەس بە زۆر بکەی بە مسڵمان بەخوا هەر کەسێ بە زۆر نوێژی پێ بکەی دەبێتە منافق هەر کەسێ بە زۆر لەچکی بەسەرا دەیبانی لەچکەکە فڕێدا و دەشی سووتێنێ لە ڕقی تۆ خۆشی کافر دەکا پەنا بەخوا
ئەبێت دینێکمان هەبێت تەواوی ئازادی هەڵبژاردننی ئەم ئاینە بدا بە خەڵک بە خۆشەویستی ئیسلام وەرگێ بە خۆشەویستی جێبەجێکا بەسەر خۆیدا بەس لەبەر خوا نەک لە ترسی تۆ ئەفەرمێ ئاواش دەبێ ڕێگە نەدەی خەڵک مێشکمان ژەهراوی بکە و ڕۆڵەکانمان لە دینی ئیسلام بکە ئەگەر وامان نەکرد ڕوحمان ماڵمان قەڵەممان نووسینمان سەروەت و سامانمان بە قوربانی ئەم دینە نەکرد بە دەستی خۆمان بە هیلاک داوە چونکە کە تۆ دینت نەما چیت ماوە هەر هیچن نەماوە ئاواش نابێت ڕێگا بدەی فکر پیسان فکری بۆگەنی علمانی و بێدینی لە ناو میلەتی موسڵمانە زەرعکەن ئەبێ ئاوا چۆن بڕوات بە ئازادی هەیە کەس بە زۆر موسڵمان نەبێت نابێت ڕێگەش بدەی خەڵکی دژ بە دین بیەوێ عەقیدە و بیر و باوەڕ لە ناو بەرێ ئەبێت دەمی ئەوانەشدا بخرێ ڕێگەیان لێ بژیرێ دومیان چۆن بۆ نییە ماڵی سەرەت و سامانی کەس داگیرکەی بەخوا ماڵی کافریش بە تۆ حەڵاڵ نییە عرز و ناموسی بە تۆ حەڵاڵ نییە کەسایەتی نابێت لە کەدارکەی نابێ خاچی داگیرکەی ئاواش دەبێ هێز و قووەتت هەبێ خەڵک ناموست داگیر نەکە خاکت داگیر نەکە ماڵت داگیر نەکە ئەگەر ئەوەندە لاواز بووی بەدەستی خۆتت بە هیلاک داوە زانای پایبەرز علامە عەبدوڕەحمان ناصر السەعدی لە تەفسیرەکەیدا لە لاپەڕینەوەتا دەفەرمێ لە تەفسیری ئەمایەتەدا کۆمەڵێک شت هەن موسڵمان ئاگاد لێبێ خوا بە تۆی فەرمووە ئەی ئیماندار لا تلقوا بأيديكم إلى التهلوكة ئەگە دەتەوێت لە بەوا مصیبەت پارێزراوبی دوایەوە پشتت بەخوا بەست و دوعات کرد بە دەستی خۆشت نەچی خۆت بخەیتە شتی مەترسیدارەوە ژیانی خۆت لە ناوبەری جا ئەو مامۆستا پایەبەرزە علامە عەبدوڕەحمان ناصر السەعدی لە تەفسیرەکەیدا تەیسیر الکەریم الرەحمان دەفەرمێ وەکو چی یەکەم هەر سەفەرێک ترسی تێدا بێ هەر سەفەرێک خەڵکێکی تر پێش تۆ بوو بێ بە قوربانی بە دەستی خۆت دەکەیتە هیلاکەتەوە بەخوا ئەمری خوات شکاند چۆن فەرمووی زینا مەکە لێ بە حەیاتی دەستم بەر حەرام نەکەوتووە سوپاس بۆ خوا ئاواش دەبێ ئەمری خوا لەسەر سەرت بێ کە سەفەرێک خەڵک تێیدا بوو بە قوربانی خۆتی لێ پارێزە چەند کەس لە چوونە دەرەوەی هەندەراندا ئەم وڵاتی بەجێهێشت و لەو دەریانەدا بوو بە قوربانی بەخوا بە دەستی خۆت دەخەیتە دەمی ماسیەکانی دەریای ئیجە و خۆت لە ناو دەبەی ئەوە بابەتێک نییە من بەڵام گەنج دەبوو نەڕوا بۆ دەڕوا ئەوە شتێکی کەیە بەڵام خوا تەفسیرەکە دەفەرمێ علامەی سەعدی دەفەرمێ هەر سەفەرێک خەڵک تێیدا بوو بە قوربانی دەرسی لێ وەرگرا تۆش بەو ڕێگادا بڕۆی بە دەستی خۆتت بە هیلاک بردووە بەڕێزان هەر ئەماتە قورئانی ئێستا بەرەو وەرزی زستان دەڕۆین دواتر خوای گەورە ڕەحممان پێ بکات بەفر و بارانی ڕەحمەت بەسەر کوردستانمان و جیهانە ببارێ لە کاتی خۆیدا وەڵڵی تۆ بە ڕێگایەکە دەڕۆی بەستەڵەکە نابێ خۆت بخەڵەتێنی هۆشداری دراوە لە ڕێی کەژناسیەوە دەڵێت جادە و بانەکان بەستوێتی بڵێ کوڕە پشت بە خوای گەورە با بڕۆین نا لەبیرت بێ ئەو خوا دەفەرمە بە دەستی خۆت بە هیلاک نەدەی سارەکەت دەخزێ و دەکەویتە شیوێکەوە خۆشت و ماڵەکە شل لە ناو دەچێت بەفر باریەوە مەڕۆ هەمێشی زۆرە و دەمەتر بەردەمی خۆت نابینی ئەزیزەکەم بوەستە ئەستا هێزی فڕۆکەوانی زۆر باشترە ئەوە تا دەڵێت لە فڵان کاتە گەشتەکان دواخران بەڵام من قەتم نەبینیوە تەرمیناڵ و گەراجەکان دابخرێن وەڵڵاهی جار هەیە سەفەرمان کردووە لەگەڵی گەراجەوە 20 مەتر بەردەمی خۆت نابینی کابراڵە کوڕە نەبا بە مامۆستارچی خوانەیەکان نابێ ئەی ئەو خوایە لەو قورئانەیە دەفەرمێ وەلا تلقوا بأيديكم إلى التهلوكة بۆ گەشتی ئاسمان کە سەلامەتترە دەوەستێ ئەی بۆ گەشتی سەر زەوی داوەستێ ساعتێ 2 ساعت ڕۆژێ بوەستەوە بە سەلامەتی بڕۆ خۆت مەخەڵەتێنە دووەمیان هەر جێگایەک مار و دوو پشک و دڕندەی لێ و نابێت شەو یان ڕۆژ ڕووی تێکەی چونکە بە هیلاکا دەچی بڵێ ئایەت الکورسیم خوێندە دوعام خوێندە خوا هیچم لێ ناکا ئەو شوێنە تاقی کراوەتەوە کە دڕندەکانی لێیە کە ماری لێ دوو پشکە ژەهراویەکانی لێیە بە هەر کەسێکەوە بدا گیان دەدا ئەبێ حرامە خۆتی لێ بدەی بەدەستی خۆت بە هیلاک مەدە جاوە ئەو زمانەی کە تەفسیرەکەی نووسیەوە ئەمانە هەبوون ئێستا هەر جێگایەک مینی لێبوو ئەلغامی لێبوو هەر جێگایەک تەقەمەنی و شوێنی جەنگ بوو بە هیچ شێوەیەک نابێت تۆ ڕووی تێکەی نابێ بڵێ پێدا دەڕۆم هیچ نییە بە وریاییەوە دەڕۆم بەدەستی خۆت نەخەیتە هیلاکەتەوە ئاگادار بە هەر کەسێک دەفەرمێت لە تەفسیرەکە بەدارێک هەڵگەڕێ و دارەکە بەرز بێ و بلەرێتەوە بکەوێتە خوارەوە حرام بچیتە سەرەوە بچیتە سەربانێک و ستارەیەکی بۆ نەکراوە محاجرەیەکی پێوە نیە قسە دەکەی و دەڕۆی یا منداڵەکە دەبێتە سەرەوە وەختی ئەزانی لە دەستە ترازا و کەوتە خوارەوە لە ناو دەچێت بەدەستی خۆت لە ناو بەر نەکەی جا ئێستا ئەمەی ببینی علامەی سەعدی ڕۆژانە ئێمە و ئێوە لە ناو ئیشان و ئەو بینا بەرزانە دەبینی هەیە 40-50 قاتە 30 قاتە لەسەر ئەو ئەسکەلەیە کرێکاری داما و بەتەنیایە
ئەدەبێت لەسەر هەموو ئەو ئەسکەلانە بنووسرە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئەبێ پشتێنی سەلامەتی و خۆبەستنەوە قەفەسی هەڵگرتنەوە چەند کرێکار دەبینن چەند جەرگت ژان دەکا داماوە فەقیرە بۆ چەند پارەیەکی کەم لەو بەرزیەوە کەوتە خوارەوە پارچە پارچە بوو والله بەس ئەو ئاەتە قورئانی جێبەجێ بکرێ ئەوە ئەمری خوایە جا کە جێبەجێت کرد پاداشتیشت دەست دەکەوێت خوا دەشت پارێزێ لە کارەسات و پاداشتیشت دەست دەکەوێت چونکە خوا وای فەرمووە نابێ بچیتە سەر ئەسکەلەیەک و پشتێنی سەلامەتی پێوە نەبێ نابێ شوێنی پارێزگاری نەبێ والله حرامە پارەکەشت حرام دەبێ ئەمە بە دین وەرگرن خوا لە زۆر کارەسات دەتپارێزێ دەفەرمێ ئەو يدخل تحت شيء فيه خطر خوا دەفەرمێ بەدەستی خۆت بە هیلاک مەدە نەچیە ژێر شتێکەوە کە مەترسیدار بێ عەزیزەکەم شتێک ژێرەوەی مەترسی هەبێ نەچی لە ژێریا دانیشی کەندێکە خەریکە دەڕوخێت چەند کەس بنگڵنجان و گرد و ئەوانە کەوتووە خەریکەوە دادەڕوخێ ئەم لە شوێنەکە دەڕوات ئەڵێ بەردەترازیە لەم شوێنەوە مرور پۆلیسی هاتووە حەزەری داوە کابرا گوێی نەداتەوە با بڕۆین وڵات تاوێرێک لێ دەدا و لە ناوت دەبات تۆ ئەمری خوات شکاند دوای مەڵە قەزا و قەدەر بوو خوا وای فەرمووتەوە بە قسە نەکرد بەداخەوە شکاندت هەر شتێک مەترسی هەبێ نابێ بە ژێریا بڕۆی نابێ لە ژێریا دانیشی بابەتەکەەوە ناجوڵم بانی بچێ سە دراوسێکەت بەڵام وەڵڵاهی بەڕێزان ئێستام غازی یاڵپیجەی کاوتاری ڕابردووشم لەسەر خوێندەوە لە سەربانی هەر ماڵێک بێ هیچ زەمانێک نییە بۆ سەلامەتیت هیچ زەمانێک نییە هەر لە هەر چرکەیەکا بێ ئەم ساڵ نەبێ ساڵێککە بە دڵنیا بە پێتا دەتەقێتەوە چونکە نە بە کوالێتێکی باشاتوە نە لەلایەن شارەزاوە بەسراوە و نە هیچ زەمانێکی هەیە خۆت نەخەڵەتێنی ئەمە قورئانەکەیە خۆزگە لەسەر ئەو تانکیانە بنووسرایە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة لە پێناوی سعاتێک و ساڵێک گەرمی و خۆشگوزەرانی خۆت مەخە هیلاکەتەوە جاوە نەک خۆت منداڵەکانت سەروەت و سامانت دراوسێکانت گەڕەکەکەت شارەکەت هەمووی مەشغوڵەکە و هەمووی لەناو دەبا والله لە سەربانی هەر یەکێک لە ئێمە 10 کیلۆ TNTدا بندرێ ناویرین تیا بخەوین وایان نا ئەڵە TNT لێیە حکومەت چەند دەکەوێتە مەترسیەوە هەموو هێزەکانی ئاسایش و ناوخۆ دەکەونە کار لە فڵان شوێنە TNT هەیە خۆ جەنابتان لە من باشتر دەزانن لە زانکان بپرسن هەموو هێزێکی غازی LPG 10 هێندەی TNT بە قووەتە 10 هێندە 1 کیلۆ غازی LPG بەقەدەر 10 کیلۆ TNT هێزی تەقینەوەی هەیە کەواتە تۆ لەژێر سەربانێکە خەوتووی بە بێمنەت ئەمری خۆت جێبەجێ نەکرد کە ئەو TNT گەورە 10 هێندەی TNT وا لە سەربانەی ماڵەکەتە ئەو هەموو خەڵکەش بەهۆی تۆ خۆشگوزەرانی تۆ دەکەوێتە مەترسیەوە لەبەر خواوە ئەزی لێ بێنە تەحملکە وەکو ئەو دراوسیانە وەکو خەڵکی تر پێنجەمیان الإقامة على معاصي الله پەنا بەخوای پەروەردگار هەر کەسێ بەردەوام بێ لەسەر بێ ئەمری خوای گەورە قەت خوا یەکەم جار نادگرێ هێندە بەڕەحمە دوو جاری سێ جاریش مۆڵەتت دەدا بەڵام بۆ خوای ئەگە بەردەوام بووی لەسەری بەدەستی خۆتت بە هیلاک بردووە کەسێ غەش دەکا لە مەحەلەکەیە لە مەطعەمەکەیە لە کڕین و فرۆشتنەکەیە لە ناو بازرگانیەکەیدا جارێک دوو جار سێ جار خوا مۆڵەتیەدا بەڵام واللهی ڕۆژێک ماڵت نامێنە و سەرت نامێنە و ئیفلاس دەکەی بەدەستی خۆتت بە هیلاک بردنەڵی خوا بۆ وا لێکردم ئەو خۆت بووی وازن نەهێنا کەسێ لە بچووکترین شتەوە منداڵەکەت شتێکی لە مەکتەب قەڵەمێکی دۆزی بۆ بڵێ کوڕەکەم جارش کە کچەکەم نەیهێنیتە ماڵەوە بگەڕێ بە دووی خاوەنەکەیە لە ئەوە فێری دزی ببی دزی گەورە لێ دەرەچێ ڕۆژێک ژیانت کۆتایی پێدێ بەدەستی خۆت بە هیلاک برد بۆ خوای یەک جاری زەحمەتە لە ڕێی نامەیەکی موبایلەوە لە ڕێی نەزەرێکی حرامەوە لە ڕێی چوونە دەرەوەیە لەگەڵ کچێکی نامەحرەمە کچێک لەگەڵ کوڕێکە یەک جار خوشکەکەم کچ براکەم کوڕەکەم زەحمەتە لە دواییدا دڵنیا بە تێدا دەچی ژیانی ئەم دنیا ئەو دنیا دەڕوە خوا فەرمووی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئەو ئاەتە لەبیر بێ بەدەستی خۆت بە هیلاک نەبەی دەرگای حەڵاڵ کراوەتەوە پەلاماری ئەو حرامە مەدە اليأس من التوبة خاڵی شەشەم و کۆتایی ئەوەیە هەر کەسێک دوای ئەوەی کەوتە داوی تاوان و گوناهەوە مەئویز بێ لە تەوبە بڵێ خوا پاکم ناکاتەوە شەیطان یەکەم جار هانت دەدا بەدەستی خۆت بە هیلاک بەری گوناهت لا ڕازداوە دەکا شیرین دەکا ئەوە ناو هەنجویناوی دەکا ئامادەی بە زمان شمشێری هەنجویناوی بسڕیتەوە هەتا زمان شەق دەکا بە خۆت نازانی بەڵام دوای کەوتە گوناهەکەوە خوا دەفەرمێت تەوبە بکە شەیطان دەڵێ نا تازە تۆ پا نابیتەوە تازە تۆ قەت ناچی ڕێزی چاکان و ساڵحانەوە قەت جێگای تۆ تازە پیس بووی ئەو کاتە وریا بە بەدەستی خۆت بە هیلاک نەدەی قەت نەڵی دەرگای تەوبە بەم لەسەر داخراوە قەت دەرگای تەوبە لەسەر هیچ گوناه و بار و تاوانبارێکدا ناخرێ ئەگەر واز زانی تەوبە لێ قبوڵ ناکرێ بەدەستی خۆت بە هیلاکدا
بابەتێکی گرنگە عەزیزەکانم یەک ئاەتی قورئان بوو مفەسسیرینی قورئان جا زۆرم ماوە هێشتا تەواو نەبووە لەگەڵ جەنابتاندا ئینشاءالله لەگەڵماندا بن لە مزگەوت و لە وتارەکاندا با ئەو خاڵانەی کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بۆ ئەوەی لە بەڵاو موسیبەت و کارەسات بە دوور بین جێبەجێیان بکەین تیان بگەین لە جومعەی داهاتوودا درێژە بەو باسە دەدەین بە پشتیوانی خوا ئەم کەلامی خوا و فەرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ئاەتێکە بەو خوایە جێبەجێ بکەین ولا تلقوا بأيديكم إلى التهلكة من دڵنیاتان دەکەم کارەساتەکان یەکجار زۆر کەم دەبنەوە و هەمووشمان بە سەلامەتی و ئاسوودەیی دەژین و پاداشتی لای خۆشمان بۆ دەنووسرێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە باشتر لە قورئانەکەت تێمان بگەێنی یا ربی خوای ئەو توێژەر و مفەسسیرانەی ئاوا ئەم قورئانیان تەفسیر کردو تێیان گەیاندوین یا ربی جێگان بەهەشت بێ یا ربی قبریان پڕ نور بێ یا ربی خوای زانایانی ئیسلام و تێگەیشتوان لە قورئان زیاد کەی و پارێزراوکەی لە خزمەتی ئەو قورئانەدا ژیانی دنیا و قیامەتمان بەختەوەرکەی یا ربی خوای هەموو میلەتەکەمان بژێڕیتەوە ژێر سایە و سێبەری قورئان دڵسۆزانی ئەو قورئانە پڕ بەرەکەتە خوای پارێزراوکەی دەستیان بگری خوای پەروەردگار برەویان پێ بدەی یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی ئێوە کەسەی شیفا تەنها بەدەستی تۆیە يا الله برحمتك أستغيث خواه همومان داوا دەکەین خۆت ڕەحممان پێ بکەی بمان پارێزی یا ربی خواه خۆمان خێزانمان منداڵمان خانوومان ماڵمان کەسابەتمان تەندروستیمان دەروونمان یا الله دەستپێرین بە تۆ خواه خۆت پارێزگاریمان لێ بکەی خواه خۆت بمان پارێزی ڕەحم بە ئێمە و سەرجەم ئیمانداران بکەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.